بیکەن بە قاعیدە نەچن داوێن پیس بکەنە سەرۆکی خۆتان داوێن پیسی تر سەری هەڵداوە داوێن پیسی تر سەری هەڵداوە ئەو دوو مەرجەیتیان نییە نەچن بیکەنە قاعیدی خۆتان سبەینێ واتان لێکاویش هەڵ نەخەڵەتێن جارێکی تر ئیتر تەواو حیزب فرێ جوتێ پێڵاو بوو دڕا فرێدە بە پێڵاوی دراوە مەڕۆ فرێدە هیچ حیزبێ بە پێی پەتی بڕۆی لەوە باشترە بەو پێڵاوە بڕۆی تا تۆ تاالبی حیزبی هەموو ڕۆژە بۆ دروستە بێ دڵمان خۆشە بێ دوان زەلیلە بن چواریکە سەر قوتەکاتەوە لەبەرەوەی زانە تاالبی هەیە خەڵک هەیە جمهوریەتی خەڵگەی ڕەواجی پێدا زەلامی وا پیس ڕاست بۆتەوە حالیان حیزبی داناوە و خەڵک دوای کەوتووە یعنی پیسیەکەی ئەو لە چاوی ئەمانە هەر زۆر زیاترە پرۆژەیەکی گەشتیاری پێ نابرێ بەڕێوە قەرزاری نیوەی وڵاتەکەیە دەتەوێت وڵاتێکی بیتە دەست بیبا بەڕێوە قوڕی دنیات بەسەر عاقڵ نابی هەردوایەکەوی پرۆژەکەی چۆنە با بەڕێوە چەند فەسادی تیا هێناوە و پەرەی پێدا لە ناویا وڵاتەکەشێ هەروە لێکە ئەنجا دوایی ژوەرەوە بپارێرەوە خوا ڕزگارێکە بڕۆ فاسیدێکی تریش بێنە ئەویش گەورەکە و قەڵەویکە و زلیکە و بەرزیکەرەوە دوای ئەویش لەمان زۆر خراپتر دەرچێت ئەنجا ئەو ساش وەرەوە بڵێ بۆ خوا یارمەتیم نایە بابە تۆ خۆت هاوکاری خۆت ناکەی تۆ خۆت هیچ بۆ هیچ خۆت ناکەی ئەبێ تۆ بجوڵەی جا خوا یارمەتیتەیە تێ نەکەوی تر بە حیزب 2000 حیزبیکە دروست بوو تەواو وەکو پێم وتی جووتێ پێڵاو بوو دڕا فرەیدە نەچیتەوە بەلای بڕۆ بگەڕێ بە دوای کەسێکا و دوو مەرجێکیا بێ ئەگەر شوانێ بوو بیهێنە ئەها تاڵوت خوای گەورە لە قورئانە باسیەکە شوان بوو شوان ئەو دوو مەرجێکیا بێ إن الله اصطفاه بسطة في العلم والجسم زاده بسطة في العلم والجسم خوای گەورە دوو شتەی پیاوە هێز لەگەڵ علم حکمت شرع دین ئەو دوو شتەی پێیە لەبەرەوە بوو بە قاعیدی بەنی ئیسرائیل توانی ڕزگاریان کا لە زەلیلی شوانێ بوو دکتۆرای نەبوو ماستەری نەبوو لە ئەوروپا نەژیا بوو شوانێ بڕۆ بزانە کێ ئەو دوو مەرجەیتیایە نەچی سەیری مەلا بکەی باوەڕ بە مەلا نەکەی بێ ئەلێرە دانیشە لەسەر منبەری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بانگێکە جاری وا هەیە بۆ لای کافر و فاسق و منافق بڵێ وەرە لە پشتیەوە نە واضحە بڕۆ سەیری هێزی دینی بکە لەگەڵ هێزی بابەتەکانی تری دواتریش سەیری ئەمانەتەکەی بکە ئەو ساکە بڕۆ بیانە بیکە پێشەوای خۆت گوێ لە هیچ کەسێ مەگرە پێشەوای حەقیقیش ناچێتە ناو خەڵک داوای پێشەوایەتیکە داوای سەرکردایەتیکە با بزان پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ لا تطلبوا الإمارة نەچن داوای ئەمارەت بکەن و سەر ئەمیریەتی بکەن و سەرۆکایەتی بکەن نە با خەڵک بێ بتانکە چونکە ئەگەر خۆتان داوایکەن خەڵک ئەڵێەوە ئێمە دەنگمان پێیە داوا خۆی بڕوا بیکە دەی پشتە ناگرێ خەڵکەکە بەڵام کە خەڵکەکە خۆی هاتی بردیتی کردیتی بە ئەمیری خۆی لە پشت دەبێت جا بۆیە هەڵ نەخەڵەتێن ئیتر بە خەڵکی تر وریابن ئەمە ڕۆژەکەی پێتان ئەڵێنەوە 10 ساڵ لەمەوە پێش هۆشداریمان داوە ئەم حاڵە ڕوو ئەدا هەر لەسەر منبەری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە پێش هاتەکانە بە سونەنەکانی پێش خۆمانە ئەوەی کە قەومەکانی خۆمان چیان لێ بەسەر هاتووە زانیومانە کورد ئەمە ڕووی تێکە ئێستش پێتان ئەڵێنەوە دز و جەردە و داوێن پیستان لێ نەبێتە فریات ڕەس جارێکی در بڕۆن ڕەواجی پێبەن و بیکەن بە حیزبێکی گەورە و دوای ئەویش بتان خۆ چونکە هەر پێشەکەی دیارە مانگلەشە سەر لێوارە دیارە ئەوەتانێ حاضر واضح دیارەکە ئەو ئینسانە چی ئینسانێکە نەچن جارێکی در هەڵب خەڵەتێنەوە بۆ جۆرە ئینسانانە بڵێن عەقڵی فراوانە بڵێن ئەمە گەنجە ئەمە وایە نە کاکە مادام قەوی نییە ئەمین نییە تەواو خوا نایەوێت دە تۆش نەتەوێت دوورکە وەرەوەلی